خۆشەویستان سڵاوتان لێ بێدەم کاتەوە هەموو کاتێکتان شار و کامەران بێت خۆشحاڵین کە ئەم ڕۆژاتینەوە خزمەتتان. ئەمڕۆ جگەر لە پرسە سیاسەکان یاخود بەدەر لە پرسە سیاسەکان باز لە کەیسێک یاخود بابەتێک یاخود توێژێکی گرنگی کۆمەڵگای کەرکوچیەکەین کاویش توێژی مامۆستایانە. بێگومان مامۆستایان ماوەی چەندین ساڵە خۆیان بە مەحروم و خۆیان بە مەغدوور ئەزانن بە تایبەت لە پرسی دامەزراندنەکانە. لە ساڵی 1920 بەدواوە بینیمان کە لە سەردەمی ئیدارەی پێشووتر ئەو کات بە وەکالەت یعنی باس لەوە کرا کە 17,000 کەس دامەزراون و تێیدا غەدرێکی زۆر لە کورد کراوە و لە هەمان کاتدا خەڵک هەبووە یعنی هەندێک سەرچاوە ئاماژەی بەوە داوە کە 17,000 نەبووە 27,000 ناو بووە. ئەمە وای کرد کە کورد بە تایبەتی هەست بە غومن کا لە شارەکە مامۆستایان هەست بە غومن کەن ماوەی چەندین ساڵە خۆپشاندانەکەن دەرگای بەرپرسنەمالی نەدەن و هەموو هەوڵەکانیان بۆ ئەو بوو کە ئەگەر هیچ نەبێت دامەزراندنی هەمیشەییش نەبێ بکرێن بە گرێ بەست. معلومە کە ئێمە لە توێژەکانە هەیە پێوترێ مولحەق هەیە پێوترێ خۆبەخشە هەیە پێوترێوانە بێژ ئەمە دواتر لە زاری میوانەکان و ینی پێم خۆشە کە زانیاری زیاتری لەسەر وەرگرم. لە ماوەکانی ڕابردوودا بە شایەدی میوانەکانشم زۆر لەسەر کەیسی مولحەق و خۆبەخش کارم کردووە ینی ئیشم کردووە و ئەو کات بەرپرسەکان زۆر باسییان لەوا کرد کە خەریکە ئاگا بە چارەسەر کۆتایی پێاتوە ئەکرێن بە بەگرێ باز دا ئەمەزرێن بەڵام تا ئیساکە بێئومێد بوونە بێهیوا بوونە هیچ ئەنجامێک نەبووە و بینی بە بەردەوامیش خەریکی خۆپشاندانن تاوەکو کەیسەکەیان بگا بە کەنارێکی ئارام. بۆی ئەمانە و کۆمەڵی قسە و باسی تر سەبارەت بە چارەنووسی مامۆستایانی مولحەق و خۆبەخش ئەمڕۆ باسی لێوە دەکەین و فۆکسە خینە سەر خاڵە ئیجابیەکان و هەستیارەکان و ئەی کە پێویستە بۆ ئەوەی کە ئەم مەلەفە بەڕاستی چارەسەر بکرێ. ئایا ئەمانەی ئێستاکە چاوەڕێ بکەن دا ئەمەزرێن یاخود دا نامەزرێن و بۆ ئەوەی کە بەڕاستی چی دیکە هیوایان پێ نەبەخشرێت و ئومێدیان پێ نەبەخشرێ و لە کاتێکە ئومێدەکەیان کەفی سەر زەریا بێت. بۆیە لەگەڵ هەرێکە لە بەڕێزان مامۆستا پەروین فاتی هەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و هەروەها سەرۆکی لیژنەی پەروەردە لەگەڵ مامۆستا کەمال شەریف سەرۆکی یەکێتی مامۆستایان لەقی کەرکووک و هەروەها لەگەڵ کۆمەڵێک مامۆستای خۆبەخش و وانەبێژ ئەمڕۆ قسە و باسی زیاتر دەکەین. هەموو لایەکتان بەخێر بێن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. پێم خۆشە ئێوەش دواتر ینی مداخەلی خۆتانە بێ قسەی خۆتانە بەڕاستی ئەوەی لە نێوان خۆتانە باسی لێوەکەن ئەو دەردەدڵە ڕاستە خۆ باسی کەن بۆی کە بزانین چارەسەر چییە. مامۆستایان دووبارە بەخێر بێن. سپاس. مامۆستا مولحەق چییە خۆبەخش چییە وانەبێژ چییە بۆ تا ئیساکە ئەنجامێکیان نەبووە؟ سەرەتا دەستخۆشیت لێ یەکەم بۆ گرنگیدانت بە کەیسی دامەزراندن و بابەتی خۆبەخش. هەرچەند لەسەر ئەم کەیسە بڕۆین و قسە بکەین کەمان لەبەرەوەی ئەوان شەریحەیەکن لە کاتێکە حکوومەت ئیدارەی کەرکووک پێویستی بە تواناکانیان بووە ئەمان درێخیان نەکردووە بەبێ ئەوەی هیچ شایستەیەکی دارایی وەربگرن هیچ دامەزراندنێک هەبێ هیچ گفتێکی دامەزراندنیان پێ بدەی ئەوان خۆیان خۆبەخشانە خۆڕسکانە هەستاون هەر یەکەیان لە نزیک ماڵی خۆی یا لە گەڕەکەکەی یا لە دیەک لە دیاتەکانی مەسەلەن حرسی بۆ ئەوەی مەسەلەن خەڵکی دەیەکە لە ئەترافی لەیلان لە ئەترافی داقوق حرسی و دڵسۆزی بۆ مەسەلەی کوردایەتی و خوێندنی کوردی ئەمانە هەوڵی ئەوەیان داوە چوونەتە قوتابخانەکان و لە قوتابخانەکان بە ناوی خۆبەخش یعنی من وانە ئەڵێمەوە بەبێ بەرامبەر ئامادەم وانە بە مناڵەکان بڵێن بەڵام دەوڵەتیش خۆ نابێت سەیری بکا بڵێت ئەو با بۆ خۆی ئەڵێ خۆبەخشم من هیچی بۆ نەکەم. هەر وا بووە کە ئێمە لە سەرەتای 17,000ەکەی کە باست کرد کاوترا 27,000 بەڵێ نەگەیشتە 27 تقریبان 22-23,000 گەیشتە ئەوەنە هەر لەوە کە ئەو دامەزران نەهات کاک فارس یعنی مباشرەتەن بۆچی هاتبوو بۆ تربیات بوو هیچ دایرەیەکی حکومی تر لەگەڵ ئەم دامەزرانە نەبوو هەر کە هات تعلیماتە وزاریەکە حەسرەن بۆ مدیریەی تربیەی کەرکووک بووە
یعنی ئیتر تۆ چیت پێویستە مامۆستا بۆ دەرزوتنەوە فەڕاش سایەق هەموو مەناسبەکانی تیا بوو ئەو 17,000 بەداخەوە یعنی ئەو کاتە سەردەمێک بوو بۆ خۆتان ئەزانن دوای ئەحداسەکانی 16 ئۆکتۆبەر و کورد زۆر نەمابوو لە پۆستە ئیداریەکان هەندێک مدیر ناحیەمان هەبوو دوور خراپەوە کۆمەڵێ تۆ ینی لە ژینگەیەکی لە کەرکووک بە بەردەوامی تووشی کێشابیتەوە هەندێک کێشەیە بەدەستی تۆ نییە کە ئەو دۆخانە دروست بوو بەڕێوبەرەکانی کە لەسەر دام و دەستگا حکوومیەکان بوو دوورخرانەوە ئەمە وای کرد بێسەرەوبەرەیەک دروست بوو لە دامەزراندنی 17,000ەکە ئەو 17,000ی کە دامەزراندنی بۆ کراوە من ئەڵێم 10,000 کاتب و حیرەفی و سایق و ئەوانە بووە ڕەنگە ئەوانەی تر بۆ دەوائری حکومی بوو بێ ڕەنگ وەکو پێویست مامۆستایان تەعین نەکرد خۆ ئێستا ئەمانی کە ناوی خۆیان ناوە خۆبەخش و ملحەق و ناوانی کە لێ باسی لێکرێ کە ئەڵێن ملحەق مەبەستمان ئەوەیە ملحەقی 17,000ەکە ئەو 17,000ی کە لە کاتی خۆیان کرا ئەمانە جێمان بۆچی جێمان قەرارێکی زۆری یان نەحسیان دانابوو مەسە ئەوەی تاعینەکەی خۆبەخشەکەی کەوتو بۆ 2019 شمولی نەکرد مامۆستا با ڕاست ڕەوان بین ئەو ملحەقە بە سیاسی کرا یاخود تەداخلات زۆر کرا بۆ سیاسی نەبوو حەزەکەم چارەنووسیان نادیار بوو من ئەم قسەیەکەم بۆ تاریخێکم باش لە کەرکووکە تاکە کوتلە بووە تاکە کیانی سیاسی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دامی ئەم شەریحەیە کردووە یعنی نەبێتە مەسلەیەوەی بڵێ هەندێک جا من ئەیبیستمەوە وڵا لەبەر هەڵبژاردن بوو ئیشیان پێمان بوو نە دوای هەڵبژاردنیش شەختیان لەسەرەوە کردووە و توانە ئەو 17,000 ئیعلان ناکرێ هەتا مافی خۆبەخشەکانی تیانە بێ هەتا مافی ملحەقەکانی تیانە بێ باشە کە ئیعلان ئەگەر ئێمە مانویستایی ئیعلانمان بکردایە هەر زوو کەی ئیعلانەکرا لە 23 و 24 کە هێشتاکە ئەو کاتەی کە نەیان هێشت بوو ئەنجومەنی پارێزگاش دروست بێ بەڵام حرسی یەکێتی نیشتیمانی کوردستان من لەو برادرانە بە دوایی ئەوانش قسەی خۆیان بکەن لەوانە پرسم یەک لایەنێکی سیاسیم پێ بڵێن هاتبێتە ناو مەوزوعی ئەم خۆبەخشانەوە هاتبێ بڵێ کاکە من تەبەنی ئەەکەم من داکۆچی ئەەکەم من لەگەڵتانم هەتا ئەو شوێنە تا ئەمڕۆ تا ئەم دقی کە ئێستا من و تۆ قسە ئەەکەین بێکە و ئەو برادرانە لێرەن ئێمە ئیدارەی کەرکووک کوتلەکەی ئێمە کوتلەی هێز و ئێرادەمان کە یەکێتی نیشتیمانی کوردستانە تا ئێستا کە زیاتر لە 7 بۆ 8 نووسراوی کردووە نووسراوەکانەوە نییە مەسەپەری و فاتح کردی بێتی و چووکە ئێستا خەڵک فێر بووە نووسراوەکە کا بەناوی و بە کڵێشەکەی خۆی و پیشانیە داڵێ متا ئەمەم کرد ئەوە مهم نییە علاوەڕقە نەخێر ئەوە مهم نییە کاتێ ڕاستە کە نووسراوەکەی تۆ بوو بێ بە نووسراوێکی ڕسمی ڕئیسی مەجلیس تەوجیهی کردبێ بۆ جیهە المعنیە بۆ ئەو شوێنەی کە ئیشی ئەمانی لێە ئیشی ئەمان لەکوێیە لە ئەمانەی عامەیە من زۆرم هەوڵدا تەسوید بکرێ و لە جەلسەیە بکرێ بەس دوای ئەوەی کە بە دوواداچوونی تەواویمان کردووە بۆ بابەتەکان تەسویتی ئێمە سەڵاحێتی ئێمە نیە تەسویدکەی بۆ پێتەڵێم لەبەرەوەی مەجلیسی وزەرا کتابێکی بۆمان ناردووە ئەڵێ ئەم تەعیناتە شمولی هەموو دام و دەستگاکانی حکوومەتەکە مؤسساتی دەوڵەتەکە بەلەدێ کارەبا زراعە وإلى آخره سرجەمیان تەنها شمولی تربیە و سەحە ناکە بەڵام ئەمە کتابە ڕسمەکەی بەسی وزەراتوە بەڵام لە حاڵەتێکە محافزی شارەکە لە شوێنێکە قوتابخانەکانی مەسەر پێویستی بە مامۆستایە لە دەرسە عیلمیەکان دەرسەکانی کە مامۆستامان نییە بۆ ئەوە هەستان داوایان لە بەڕێوەبەرایەتی پەروەردە کرد وتیان الحاجە الفعلیەمان بۆ بنێرن پێداویستی فعلی لە مەکتەبەکان مەسە بۆ نمونە ئینگلیزی
چەند ئینگلیزیتەوێ بەداتاو بەڕقم بەڵێ بەڕقم نەک بەناو بەڕقم بەڵێ داوای ئەمانە کرا ئێمە لێمان وەرگرتوون بەڵام ئەوەی کە ئێمە کردومانە بە ئەلەی جۆزیش بە ژمارەیە ئێمە بە دەلیلەوە بەڵێ کتاب کراوە بۆ لجنەی تەنسیقی محافەزاتی عێراق کە بەڕێز ئەحمەد فتلاوی لەوەیە جوابمانی داوتەوە کتابەکان نوسخەم بۆ هێناون بۆی بۆ خۆتان لاتان بێ و پیشانی بینەرانی دەن کە جواب بەداتەوە ئەڵێ سەنەدێکی قانونیمان لەگەڵ ئەو مامۆستانە بۆ بنێرن چی سەنەدێکی قانونی هەیە پشگیری لەمانەکان کە ئەمان خۆبەخشن هەستا کاک ڕێبوار بە سوپاسەوە لیژنەیەکی تشکیل کرد مامۆستا کەماڵ خۆی لە لیژنەکە بوو لیژنەیەکی تشکیل کرد یەکێتی مامۆستایانی عێراق یەکێتی مامۆستایانی کوردستان و هەروەها بەڕێوەبەری گشتی بەشی پەروەردە لە محافەزە نەک مەجلیسە ئێمە جهێتێکی ڕقابین بەس ڕقیب بووین لەسەر ئیشوکاریان ئەمەی کرد سەردانی قوتابخانەیان کرد سێری بە شەوانەی مامۆستایان کرد ئایا کە من ئەڵێ بخۆ بەخشم ئەبێ ناوم لە ناو جەدوەلا بێ لە بەشەوانەکان فلان کوڕی فلان 12 حصەی هەیە ئەو بۆ 8000 قسوور مامۆستا بوو لە ئەخیرە ئابە کوتی مامۆستا بۆ فرای بکەین بەڵێ سێرکە هێنایان لە ئەخیرە بۆ کاک ڕێبوار سێرمان کرد 8000 قسوورە ئیخۆی تەعیناتەکە 7304 دەرەجەیە بۆ هەموو دەوائری دەوڵەتی شاتووە هەر لە ئەسڵا وەکو وتم بۆ تربیە نەهاتووە بەڵام ئێمە ئەمانەیە جێگەی ملحەقین ئەوە دێنە سەری 2200 دەرەجەکە مامۆستا کەمال ئێوە وەکو یەکێتی مامۆستایان ڕابردووە قسەمان لەسەر بابەتی ملحەق و خۆبەخش کردووە لە سەرەتاوە تا ئیساکە بەهاوبەشی لەگەڵ لایانی یاخود پەرلەمانتارەکان لەگەڵ مامۆستا پەروین لەگەڵ جیهاتی معنیال چیتان کردو بۆ مامۆستایانی خۆبەخش و ملحەق تا ئیساکە چارەنووسەکان نادیارە بەڕاستی دەست خۆش کاک فارس بەڕاستی مامۆستایانی ملحەق حەقا شتی باشیان بۆ بکرێت لە داهاتووە ئەوان لە ڕابردووە هیچ قسووریەکیان نەکردووە ئەو تەعیناتەی کە ئەو مامۆستانی کە لە ڕابردوو بوونە هەمیشەیی کە لە 2009ەوە ئەوەی وا باس کرد و 17000 بەشێک ئەڵێن 22 بەشێک شەڵێن 27 هەژمارەکەی هەرچەندێکش بێ ئەو کاتی کە بابلین لە دوای ئەو ناوەکانیان کۆ ئەکردەوە لایەن هەبوو جیاتی ئەو مامۆسانەیە کرد و وەکو خوێندنی کوردی ئێمە با بەڕاستی ڕاشقاوەنە قسە بکەین ئەگەر بێت و لایەنێکی کوردی دژایەتی ئەم پرۆسەی نەکردا ئێستاکانە مامۆسایانی خوێندنی کوردی دوو ئەوەندەی تر بوو ئەوە بوو بڕیاری یەشێتی بەڕێز کاگاسۆ مامەد بڕیارێکیدا ئەو کات مامۆستا پەروین مدیری ئیشراف بوو ئەو قوتابخانانەی هەمووی ڕاست پارت لەگەر برای بەڕێز مامۆستا شێخ سەباح مامۆستایانی ئەمانە هەمووی بە عەقدەکان وەربگرن استیمڕاریان بۆ بکرێت و ئەوە بوو ڕێژەکەی تەقریب 3000 بەسەر و بوو مامۆستا پەروین ئەوەی من تا هێ لە سەرەتاوە کوتمان سیاسی بەڕاشکاوە قسە بکەین بڵێ لایەنێکی سیاسی ئەمەیان کرد هەڕەشەی نەزاهەی لە مامۆستا لە بەڕێوەبەرەکانە کرد ئەگەر بێت و ئەویش ئیدارەکەی خۆی ئاگادار بکردایەتەوە وەکو مامۆستایانی بابرین 3000 بوون و سیاسەکانە ڕێژی کورد بابرین لەو تەعیناتە زیاترە بوو بەڵام بەداخەوە ئەو لایەنەی کە بابرین لە کاتی خۆشە کە بانگەشی بۆ یە کرد و ئەو بوو ئێمە ئەوەمان کردووی هیچ حاڵەتێکی نەکرد بوو جگە لێ تێکدان بۆیە من هیوادارم مامۆستایانی ملحاق مامۆستایانی خۆبەخشت خەمیشی لێ بخرێت جێگایان بکرێتەوە لەم 7000 بە هەر شوێنێک ئیسێفان ئێمە ژمارێک لە لامان هەیە مامۆستایانی ملحق 1260 مامۆستایانی ملحق 1260 ملحقمان هەیە ئەوانە هەموو شتێکیان تەواو بوو لە مالیە ڕایگیرە لەسە حاڵیان وەکو مامۆستایانی کە بابلین کە ئێستا بۆت نەهمیشەی بەڵام بەداخەوە لە مالیە ڕایگیرە ئەوە بوو تا ئێساکانە ئەوان وڵای مامۆستا پێشمەوە لە بەغا بەڕاستیەوە نەها خەڵک خۆی کردە خاوەنی ئەوە خەڵک دەستکەوتی ینی بازەوا کرا من پێم خۆشەکە دوای بە شایدی مامۆستایان سەرەتا 1000 نابوو دواتر بۆی زیاد کرا و کێشەی بۆ دروست کراوەی تر 1260 بەڵێ
جەنابەت فەرمووی وەکو چۆن کە باورین دژایەتی ئەم پرۆساکە قسەکە زۆر تەواوە دژایەتی ئەو پرۆسیش کرا لە بەغدا لە مالیە چۆن دژایەتی ئەو مامۆستایانە کرا کە ڕژەکانیان بگوازرێتەوە بە هەمان شێوە کە بینیان زۆر بێ مامۆستایان کە تەقدیمی کردووە ویان نەزانی هەمووی هەر لایەنێکە بۆیە کە باورین دژایەتی و بابەت کرا هیوادارم لە داهاتووە ئەم مامۆستایانەیە جێگایان بگرێتەوە لە هەموو قوتابخانەکانە. والله مامۆستا کەماڵ هیوا چۆنیە؟ هیوا يعني اما اضعف الايمان تو بلم هیوا چی باخوازی او تانا حوت زاركاو ولا لاعلان كردنايا لو ضروشتري اعلان بكري يعني من لما يجي نكموا ما مصابرين خو ازاني حكومتي عراق بروتشي الله اي حكومتي هريمني كردستان چەند گەیشتوێتە چەند 550 قوتابخانەی هەیە ڕۆژێ لە ڕۆژان بیری کردەوە بڵێ من خەڵک ئەمرێ خەڵک تەقاعو دەبێ خەڵک ئیستیقالاکە جێگەکانیان بۆ ژێر بەژێر کوڕی ئەم مەسوول و کوڕی ئەو کچی ئەو مەسوولی پێتەعینەکەن بۆ ئاوڕێ لە خوێندنی کوردی نادەنەوە هزار مامۆسای خۆ بەخش خۆ هەر عەقدە لا ئێمە 300,000 لا ئێوان 400,000 با مامۆستا قسەکەیتەوە مامۆستا عەفوکاتم زۆر دەبێت بۆ خەبا مامۆستا قسەکەیتەوە فەرموو مامۆستا من بۆیە ئەڵم بە هیوام بەڕێزت لە ئەنجومەنی سەرۆکی دزنەی پەروەردە وڵای من هیوام نەما ئەخە هیوان نەما مامۆستا نابێ ئەمەل ئەخرەزانی کاکە ئیستا من دانیشم قسەی زل بکەم بەس بۆی قەناعەتیان پێ بکەم مامۆستا مەسەلە قەناعەت من گەیشتومەتە ئەو حەدەی نۆ کتابم کردووە تا ئێستاکە جوابی يعني لەم 1300 دەرەجێت جێی مامۆستای نابێتەوە ئەبێ کەسێک ئەم کتابەی من بگرێتە دەستیەوە کەسێک و کێ ینی فراکسیۆنی مەسە من هەتا ئێستا فراکسیۆنی یەکێتی بووە باشە ینی پەرلەمانتارەکان لە بەغاوە بەست پەرلەمانتارەکان باشە خۆی پێشتر لە لەژێ پەروەردە مامۆستا عەفوکەتەوە لە لەژێ پەروەردە ئەندامی هەبوو بەس قسە وەڵا بۆ حەل ئارە وەڵا فەرموو ئەم کتابەی من کە ئێستا بۆتانی ئەمە ئاخر کتابە کتابی کاگڕێبوارە کتابەکەی کاگڕێبوارەڵێ ناوچێ قورسەکەشی لەگەڵا لەکوێ لە ئەمانەی عامەیە کتابەکەی محەممەد حافظ تازە کردوێتی 11 پێنج یعنی دوێنێ کتابەکەی محەممەد سەمعان کەی کردوێتی 28 چوار کردوێتی ئەوەی کاکڕێبوار کە ئەسڵی مەسەلەکەی ئەو ینی ئەو خۆی نییە لێرە ئێستا يعني أو أصلي مسألة كذا بقول قرص كذا مع قرص يعني مرفقات قرص يجي لقلا تبدأ من اسم رياض فاضل وتنتهي من يعني هتانا وكان شيء أو قرصة تفرموا أو عرزو أو قاز شيء خوي با كاكا من ناو من مينن فريو فاتحي جينا كردوا دا ايوه ورن ام دوسي لمن ورقرنو بتشن والله من دنيا بلغة برلمانتاري كان قساكم دواتر شري ام ملحقانه بكن با شري ملحقانه بكن شري ام خو بخشانه بكن ناو قرص لكويا لامانه عامه ايشي امانه عامه شيا ادراجي موضوعك بكا بو تصويت باشا بابتشن فرمو او بابين من ئەیدەمەتۆ تۆ بیدەدەست ئەندامانی پەرلەمان با بچێ بە دوای بکەوێت و حەلی بکات لەبەرەوەی نییە ئەگەر من هەرچیەک بڵێم ئێستا بۆ ئەمان ئەڵێ دیسانەوە بەنجە دیسانەوە پێمانەڵێن هیوا ئەخوازین ئەوەتان بۆ بکەین من ڕاستی ئەڵێم ئەگەر بیان نەوێ ڕاستە ئیسا حالی حازر حکوومەتەکە لە دروست بوونایە لە تەشکیل بوونایە بەڵام ئەمانە چەند ساڵ هەنێکیان 5 ساڵە هەنێکیان 6 ساڵە وەستاون تەحمولیان کردو ناتوانن یەک مانگی تریش یەک مانگی حکوومەت تەشکیل بێ بە مەرجێ ئەمانە بیکەنە بەرنامەی کاریان و بۆ مەسی و زەرا و داوای مافیاکەن مامۆستا کەمال وەکوێتی مامۆستایان ئێوە ینی بۆ زەخت ناکەن فشار ناکەن لە پەرلەمانتارەکانمان ینی بۆ نمونە کە ئەوانیش ئەوە تا مامۆستاڵێم تەحەداکەم فەرموو چێ لێم وەرەگرێ ئەوە عەرز و گەز با لە بەغا بە دوای بکەوێت قەیچێکە وەڵاهی منیش منشورێکە کامەڵم ئێمە ئەوەندەمان پێکرا ئەوەی تر فراکسیۆنی یەکێتی ئەیکا ئەوە تا لە بەردەمێتی فەرمێت ئەوە عەرز و ئەوە گەز بابیکە هەر فراکسیۆنێکی تر تۆ چ لە مامۆستا کەمال کاک پارێز ئێمە لە هەوڵەکان بەردەوامین ئەو مامۆستا پەرین خۆشی وا دانیشتووە ئێمە ڕووەکەین کە بان کراین بۆ ئەنجومەنی مەحافەزان لەو لزانش بەشدار بووینە کە ئەو ئامارەمان کۆ کردو 8132 مامۆسای ملحق و خۆبەخش هەمووی لەسەر لە هەموو خوێندنگەکانی شاری کەرکوو هەموو قەزا و ناحەکانمان کرد هەموو ئامادە کرا کە کرا قورسەکەوە
لەم 7,000 جیان بکرێتەوە ئایا لەو 7,000 کە ئەو 8,000 سەر پێشوی بینە بەردنامەکەەوە ئایا هەمووی لە کارایە ئەوەی سال لێشیانە پرسم هەموو ئینتاجی لیژنەکەیە ئینتاجی لیژنەکە 2545 بەناو باشە وەز لە 8,000 بێنە کابرا ئاخەندە 8,000 کۆکراوەتەوە بەڵێ دوایی حاڵەتێک شێ هەیە لە ناو هینەکە لە مەکتەبێکە ئەوە کچ خۆی داناوە براژن خۆی دانا ئەوە ئەمانەوە هەمووی دەرکە چی حەقیقی خۆی دەڵێ پاکۆپیسیکە حەقیقی دەرسەڵێتەوە مامودیرەکەی ئەڵێ لەو 2500 فڵان دەرچێ چەندەوە مسعفور 2500ەکەی وا باس کرد لە ڕاضەوە دەست پێکات بەڵێ لە ڕاضەوە دەست پێکات لە بێلانەوە کۆتایی پێدێ بەڵێ ئەمە پوختەیە پێتەڵێم پوختەیە با بێت کێ لێرەوە لە تەلەڤیزیۆنی یەکێتی نیشتیمایی کوردستانەوە کام لایەنی سیاسی خۆی بە خەمخۆری ئەندامە خۆبەخشەکانەکە و مامۆستاغیانەکە بابێ ئەم دۆسێ لە من وەرگێت تەنها ئەوەی ماوە تەسوید بکرێت لە مەسی و زەراوە دواتر ئەرکی ئەوان شە فشارکەم بەڕاستی بەڵام بە یەکگرتووی پێویستیانی هەردوولایان بە یەکگرتووی فشارکەن و بچنای پەرلەمانتارەکان بڵێ فەرمووکاک ئەو نووسراوەکەی و ئەوە تەمام مەساواتە حەداکە با بچ منایەوان بزانم ئەوان سەرنجیان چییە قسەڵات چێ بڕێتە لای ئەوان من داواکارێکم لە مامۆستا خۆبەخشان و ملحەق و ئەمان هەیە یەکدەنگ بن تا ئێستاکان ئەوەی من بزانم وا بزانم 3 گروپن ئەگە بێت و بگەنە ئامانجی خۆتان یەکدەنگ بن و لەو سێوازە و 3 گروپیە بێنن ئەوەش ڕێنماوی پێشنیاری مامۆستا فەرموو چێ لێ قسەی ناوی خۆی بڵێ و بزانە سەرنجی چیە و پرسیارەکەی بۆ چێشە کەیوان حەمید نوێنەری مامۆستانی ملحەق وا خۆبەخشی بە هەمان شێوەز چونکە ئامانجەکەمان هەیەکە دەست خۆش سەرەتا مامۆستا پەروین پرسیارێکی لێمە کرد بەڵام دواتر هەر خۆی وەڵامی خۆشی دایەوە وتی جگە لە ئێمە چێ پشگیری ئەوەی کردووە من ئەڵم بۆ ئاڵنگارێکە بە شێوازێکی تر نەکەین بڵین بۆ بابەتی پشگیرەکەەوە گەنجان و ئێمەش لە هەڵبژاردنەکانە ئەنجامی هەڵبژاردنەکانە دیارەکە ئێمەش وەڵامی ئەومان پێ بووە ئاڵنگارەکە با بکەینە شتێکی تر ئەم بابەتە بە دەستکەوت ببەسینەوە بڵین جگە لێچێتی چێ دەستکەوتی بۆ گەنجانی شاری کەرکووک هەبووە ئەوە زۆر گەنگە و کاتە ئەبێتە وەڵامێک بۆ لایەنەکانی ترش من لێرە ڕووی دەمەم لەم مامۆستا بەڕێزانە نیە ڕەنگە ئەمان لە ئێمە زیاتر متحەمس بن بۆ بابەتی پەرۆشتر بن بەڵێ بۆ ئەم بابەتە لێرە ڕووی دەمەم لە ناوەندی ویژدانی بڕیارە ئەوانەی کەوا بڕیاری ئەم بابەتانیان بەدەسە ئەو داواکاریانەی کە ئێمە وەکو مامۆستایان ملحەق مامۆستانی خۆبەخش ئەمانەوێت تەنها ناونیشانی هی وەزیفی نییە بەڵکو چەسپاندنی دادپەروەریە لە بێدەنگیە بۆیە زۆر گرنگە ئێمە بتوانین ئەو دادپەروەریە بەدی بێنین و مافی کۆمەڵێک مامۆستا بەدی بێت لێرە ئەتوانین بڵین کەرکووک ئیدر کاتی ئەوە نەماوە بە دروشم بەڕێوە ببرێت یان بپارێزرێت وتێک هەیە ئەڵێ ئەو دەستەی کە نانە بەخشێت زۆر بەهێسترە لەو گەروزاری کەوا شعرت بۆ ئەڵێت و هۆزانت بۆ ئەچڕێت با ئێمە ئیتر قسەکانمان قسە حەقیقەکانمان کردار بێت کردارەکانمان بکەینە ئەو وتە گرنگی کە بتوانین هێزی خۆی هەبێت مام کاک فارس تۆ ئەزانیت تەمەنێک لە چاوەڕوانیە تەمەنی گەنج کە مودەیەکی زۆرە لە چاوەڕوانیە تەنها ژمارە نییە بەڵکو کوشتنی خەون کوشتنی خولیای کوشتنی ئینسانێکە هەموو ئەو توانە مۆراڵەیە کە هەیەی ئێمە بۆ نەتوانین سوود لە وزەیەم گەنجانە بەکار بێنین و بتوانین سوودی لێ ببینین ئێمە زۆر شتە بینین لە لای هاوڕەکانمانەوە وەکو سەرەتاژ وتم ڕووی دەم لەم مامۆستا بەڕێزانە نییە بە فەزایەکی فراوانتر قساکەین چونکە ئێمە نوێنەری بۆی هاوڕانیش فریا بکەم زانم چییە بە کورتی پێیان ئەبینین خێزان هەیە زیاتر لە 5 کەس بۆ 6 کەسی تا ئێستا هەلی دامەزراندی بۆ نهاتەوە پێشیان ئەتوانین جوانتر بڵێن لێ نەگەڕاون دابمەزرێن لەبەرچی لەلایەنێکی ترەوە ئەبینین لە هەمان بابەت بە پێوەری تر لە خێزانێکی تر زیاتر لە چەند کەسێکی دامەزرێت ئەمانە هەمووی وا کات کۆمەڵێک لە گەنجی ئەم شارە ناومێد بێت و ئێمە ئەگەر بمانەوێت بتوانین ئەم شارە بەرەو پێش بەرین بە تایبەت لایەنە سیاسیەکان ئەتوانن ئەم دیوارانە لابەرن بیکەنە پرت بردەکەش چییە دامەزراندنی ئەم گەنجانەیە چونکە ئەمە بناغەی ئەم شارە پێکەێنێت بێئومێدی ئێمە لە بێتواناییمانە نییە
ئێمە بەڵکو بە پێچوانەوە مۆراڵمان زۆر بەرزە بەڵام کاتێکە بینین بەرامبەرمان لە پرسی ئێمە نادادی هەیە بەرپرسەکان بەوەستانە بەگشتی باسێکم یان جۆرێک لە بێباکی هەیە وایە کات ئێمە لە زۆر بابەتە بێئومێد بین ئێمە ئەتوانین بڵێین خراپترین وەکو ڕێنمایی کارێکی دەرونی ژەم قسەیەکەم خراپترین زۆری بێدەنگی ئەو گەنجەیەکەوە بێئومێد کراوە هیچ دەرەچەیەکشی نییە هیچ شوێنێکی تری نییە هیچ بابەتێک نییە لە دەستی بدات ئێمە ئەبێ بتوانین ئەم وزەیە وای بکەینە بەرپرسەکان بەگشتی نەهێڵن ئەم وزەی ئەم گەنجە بگاتە ئەو دۆخەوە ئەو شوێنە بەڵکو ئەو وزەی گەنجیان مامۆستای خۆبەخشە لە خزمەتە بەکاربێنن و هەماهەنگ بن لەگەڵ لە سیاسەکانی خۆمانە چونکە ئێمە بەڕاستی هەردەم پشتیوانی سیاسەکانی ئەم شارە بووینە بە تایبەتی ئەم مامۆستا بەڕێزانش هەوڵمانداوە هەماهەنگی بکەین ئەمانەیە و بەردەوام بێت بۆچی ئێمە ئەم دیوارە نەکەینە پرت پرسیاری تایبەت نییە ئەوە سەرنجەکان باشە چێ لێوە پرسیاریە چێ لێوە سەرنجێکیە فەرموو سڵاوەڕێزان مامۆستا هەیە من کە بوو ماوەی 5 ساڵە مامۆستای خۆبەخشم لە 2015 تەخەڕوجم کردە مامۆستای زمانی ئینگلیزیم 5 ساڵە خۆبەخشیت بەڵێ 5 ساڵە خۆبەخشم و لە 2015 خۆبەخشی فعلی یعنی مامۆستا مەسەلەن بۆ منەوە دراسی عەرەبیم لە یەکشەم بۆ پێنجشەم داوامەکەین یعنی لەش ساغ زیاتر لە میلاکی لاکتری بەڕاستی من پرسیاری ئەوەکەم چی ڕێگرە لەم کارەکەوە بەغدا موافقە لەسەرم کتابانە بکات بینیمان کاک ڕێبوار کتابی کرد بینیمان محەممەد سەمعان کتابی کرد دوێنێ کتابی کراوە چی ڕێگرە لەم موافقەی کەوا لەلایەن ئەنجومەنی وەزیران و ئەم موافقە لەسەر و ئەم کتابانە بکرێ بۆ مامۆستا پەروینە پرسیارەکەت پرسیارەکە بە گشتیەکەم باش بەڵێ بەڵێ چی ڕێگرە بەڵێ تعلیماتەکەیە ئەڵێ ئێمە تعلیماتێکمان بۆ هەموو عێراق ناردووە تعلیماتێکمان نردووە بۆ عێراق لە 150,000ەکە ئەگەر ئێوەها یەکەم تعلیمات کە دابەزیوە ئەڵێ کەرکووک لەبەرەوەی تعیناتێکی 20,000 و ئەوانە ئەوەی بۆ هاتووە ئەمە شمول نەتەربیاکانە سەحە لینکی تایبەتی خۆی هەیە بۆ تعینات نایەتە ناو ئەم بابەتەوە لەبەرەوەی تربیەش لە ساڵانی ڕابردوو 17,000 بۆ 20,000 کەس تعین بووە شمولی ناکە ئەبێ ئەو تعلیماتی کە نردووێتی ئیستیسنای بکە کەرکووک لە پێوەرەکان مامۆستا چەند پارێزگای تر ئیستیسنایان بۆ کراوە لە زمنی ئەم 150,000 ئێمەش ئیستیسناکەمان ئای ڕەحمەت لێبێ دەبێ ئەوانەی لە بەغان بە دوای ئەم کتابە ئەم هەموو کتابە کراوە تو پرسیارەکە زۆر معقولە ئەڵێ چی ڕێگرە کە کاک ڕێبوار موافقە مەجلیسی محافەزە موافقە هەموویان ئیمزایان کردووە لە ڕۆژی کۆبنەوە هەموویان ئەڵێن ئێمە دەبوویان 12 ئەندام بوو وەبزانم 14 کەس لەوێ بۆ 12 ئیمزای کردووە مەبەستم ینی قسەکەی ئەم ئەڵێ چی ئەمێ لە مەجلیسی وزەرا ئەبێ بخرێتە بەرنامەی کاریانەوە بۆی موافقە بدەن ئەوانەی کرد شارەکانی تر وەبزانم سەلاحەدینە شوێنی کەربەلایە بەڵێ یعنی ناوەکە ئەو شوێنانە ئیستیسناکراوە ئەبێ ئەو برادرانەی ئێمەش بچن هەوڵی ئەوە بدەن خۆ بەس یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغانیە لایەنە سیاسیەکانی تریژ وەکتر ئەڵێن ئێمە هەین دەفەرمو ئەوە عەرز و ئەوە گەس شخصی خۆت ینی کاتێک خۆش نووسراوت کردو بە هیچ کەسێ لەم پەرلەمانتاری خۆمان دێسرا و تو کاکەم کتابم کردو بە دوای بکەون وڵی ئەوها نەمداوە پێیان بڵێن بە دوای کەون بەڕسمی بەڵام قابلە ئەم مەوزوعی خۆبەخشە هەموو پەرلەمانتارەکان نازانن وڵا هەموویان نەزانن ئەبێ ئێمە یەک مشکلەیەکیشمان هەیە ئێمە لە زمانی مامۆستا شێخ سەباح هەبوو لە بەشی پەروەردە لە ناو بڵێن لە لیجنەی پەروەردەی مەجلیسی پارتیش ئەندامێکی هەبوو مەسا ئەگە من بمویستایە ئیکشێ بە شێخ بکەم ئەوەکەی تر لە ڕخی ئەو هەڵەسا ئەچوو زیاتر ئیشیە کرد یعنی باش ئیسفادەمان لەو منافسەیە بوو ئێستاکە بەداخەوە ئەندامێکمان نییە لە لیژنەی پەروەردە لە بەغا من بۆ خۆم بە تەلەفۆن مشکلەی مامۆستانی خوێندنی کوردیم لەم هەفتەیە حل کردووە لەگەڵ کاک هەڵۆ جەباری و کاک بازن لە هی سەلاحەدین ئەینەن کێشیان هەبوو خوێندنی کوردی هەر تەدەخول ئەو برایانە ها بە تەلەفۆنات بەڵام بۆ ئەمە بەڕەسمی
من ئەی دەمە دەستیان و ئیتر فراکسیۆنمان دەست بەشقەریە باش و گرنگە ئێوەش بڕاستیانی بە دوایان بابەتە بکەون ئەو ماکە نزیکەوە بەڵێ وەڵامدانێک بۆ وەڵامدانی مامۆستا پەروین باشە یعنی ئەتوانین بڵین کەوا نوێنەرەکان کە لە بەغان ئەوان مقەسرن بۆ ئەو شارانە بکرێ بۆ بەکارکردن نەکرێ ئەزانی ئەم حکوومەتەی کردووە لە نۆی یەکی 2000 ئەوەی بوو بە حکوومەتی تەصریف ئاعمال هیچ قەرارێ نەدراوە با ئێمە شتە تعلیماتەکانیش وەکو خۆی باس بکەین ئەو ئەندام پەرلەمانانەی ئێمەش هەمووی چەندێکە بەشداری کوڕ و کۆبوونەوەکەن یعنی نەچوونەتە ئیشی حەقیقی هەر بەسەلەن بە تەکلیفی مامۆستا و بە تەکلیفی ئەو بە تەکلیفی ئەو ئەچنە ناو وەسعەکان ئەزمونەکە تازەیە ئێستا لە ئێستا بە دواوە ئەم حکوومەتە تەشکیل بێ مجلسی وزەرا هەموو سێشەمێ دانیشتنی هەیە ئەمە زۆر ئاسانە یەکشێ لە ئەندام پەرلەمانەکان لە وەزیرەکان کە ئەم بزانین ئەم وەزیرانەمان کێ بێ لە ئێستایە ئەمەی کە لە لای من هەیە هەمووی لە ئەمانە عامە هەیە ئەبێت ئیدراج بکرێ لە بەرنامەی کار ئەگەر ئەوە بکرێت هیچ کەسی ناوێ نەمنی ئەوێ نە تۆی ئەوێ نە ئەم هاوارەشێ لەوێ تەسویت دەکرێ هەمویان ئەڵێ بامەش وەکو حاڵی حاڵ شارەکانی زۆر بەکوتی خوا یەک خاڵەترێ لە مێشکمان هەمومان پێی سەرقاڵین ڕاستەکەی جێمان لە هەنێ شتەبێکەوە ئەم ناوانی کە لە زمانی ئەم حوتەزارەیە بە پارە ئەفرۆشێنەوە جێمان لە 40 وەرەقاوێ جومان لە 30 وەرەقاوێ ئایا ئەمە تا چەند ڕاستە ڕاستی بەمە تێکەچیوە هەیە تا ئێستا من هیچمان نەبیستووە بە بەڵگەخەت شت نییە بە بەڵگا شت بیستون نییە بە بەڵگە بە وەرەقە با بێتی بردەست زۆر کاک فارس من لێرە وڵایە گێنم هەر کەسێک پاری بە هەر کەسێک داوە بە شخصێک بۆ تەعینات بۆ بابەتێک بابی کاتە سەر وەرەقە ناوشی پارێزراوە ناوشی پارێزراوە من لێرە وڵایە گێنم زۆر قابل سەریان هەر شتێکی وە هەبێ باسی پارە ئەکرێت کە پاری داوە دەوەرەقی داوە پانزەی داوە هەر سەرێکی داوە کە ناوی بڕاتە قورسەوە شتی وان نییە ئەوەی کە دینارێکی داوە بابێ بڵێ من فڵانم داوە بە ئەلیف دینارێکە 2 دینارە 3 دینارە ناوشی پارێزرا و حاڵی حاڵ من باوەڕ ناکەم ئەوە لە دیراسەی کوردیا هەبێ و لە بەشەکەی لای خۆمان نازام لەسەر ئاسی شوێنەکانی تر ئەمە وەکینێک ماوەتەوە بۆیان لە ڕابردووە کراوە حەقمانی ئێستا ئێمە باشی ئێستاکەین تا ئەم دقەیە کەسێک نهاتووە بە دلیلەوە بڵێ من 20 وەرەقەم داوە و ناوم کراتەوە قرسەوە یان ناوم ئزافە کراوە بۆ باسی ئەوەکەیت ئەڵێم هەر کەسێک دینار فرسی داوە بە هەر کەسێک پارەکەی وەرشەگرێتەوە ناوشی لە ناوانە ناوشی پارێز زادریە لێرەوە ڕاگرم لە کەناڵە جوانەکەی ئێوە بەس بەوتی بەڵگەم بۆ بێنە پێشم داخلەکەی ئەوانی پشتەوە کەس لێوە قسەی هەیە تا وەکو نێدەری خۆ بەخشم قساکە بەڵێ فەرموودی من وەکو وەڵامێک بۆ مامۆستا پەروین باسی تعلیماتی کرد لە یاسای بودجەی ڕابردووە 3 ساڵی ڕابردووە لە بەندی 66 1 و 2 بائی بەڕوونی باسی ئەوە کە هەر پارێزگایەک بە پێی پێویستی خۆی ئەتواندرێت داوای ئەو بەشە بکاکەوە پڕی بکاتەوە یانە بەشانە پڕ بکاتەوە ئەگەر پەروەردە نەبێت لە زمنی دامەزراندنەکەی بەڵام خۆ لە یاساکەشە هاتووە ئاماژە بەوە کە پارێزگاکە خۆی بە دەستی خۆی ئەتوانێت پێویستەکانی پڕ بکاتەوە کەواتە لێرە ئەتوانی بڵێن ڕەنگە هۆکاری تر هەبێت کەم تەرخەمی ئیداری هەبێ لەم بابەتەیە یەک شتێکی تر بزۆ بە کورتی باسەکەم بۆ سەرجەم کاربەدەستان و بەرپرسانی خۆمان چ لێرە چ لە بەغاش هەر هەنگاوێک بۆ پرسی دامەزراندن کە کۆی زیاتر لە 7000 ئەینێن تەنها هەنگاوێکی کارگێڕی نییە بەڵکو هەنگاوێکی ئاکاریە بەهای خۆی هەیە بەوەی کەوا شکۆ بۆ مرۆڤی ئەو شارە ئەگەڕێتەوە کەواتە ئەتوانی بڵێن هەنگاوەکانی تەنها لە زمنی هەنگاوێکی کارگێڕی سادەیە نابیندرێت هەنگاوەکانی زۆر گرنگە بێت بەهای خۆی پێدرێت هیوادارین ئەو بەرپرسیکەوە ئەو هەنگاوە لە ئەسوی خۆیەگرێت زۆر بە بەهای ئەو هەنگاوانی بزانێت و دوعای خێری بۆکەن بێگومان چێتر لێوە پرسیاریە فەرموو کاکیوانەوەی برادەری پشتەوە دەست خۆشە کاک فارسیانی من زۆر سوپاس دەکەم بەڕاستی بەرنامەکە جێی خۆی بوو سوپاسی و میوانە نەشەکەم کە ئامادە بوونە من وەکو نوێنەری مامۆستانی خۆبەخشیانی هەموو ئیزافێ بۆ قسەکانی مامۆستا پەروین ئەو وتی ئەو کتابانە لە بەردەستی منایە
پێویستم بە یەکێکە ئەندام پەرلەمانەیە خوتەر وەزیرێک ئەگەر بتوانێت ئەو کتابە بەرێ بۆ حکوومەتی بەغدا و لە قسەکانی شاشتێکی وتی ڕەنگە دە ڕۆژیکە ناوەکان ئەلام بکرێ ئایا درەنگ نییە ئێستا بۆ ینی هەولی جدی نەدەین چێ ناڵێ دە ڕۆژیکە کەمتر ناوەکان ئەلان ناکرێ ینی پێویستم بۆ وڵامێت دەستخۆش ئەگە دە ڕۆژ ناوەکان ئەلام بکرێت کەواتە ئەم کتابانەشی چوو دە ڕۆژەکە ڕەنگە بتوانی ئێستا حالی حازم نقصانیان زۆرە 40,000 دۆسێ نقصانی هەیە 40,000 يعني مثلا لە مەکتەبێ پڕی کردوێتەوە مەکتەبەکە هەر لە کۆڵی کردوێتەوە مەسەوتێتی 4 مناڵم هەیە بەڵام لەگەڵ 4 مناڵەکان نوفوسی مناڵەکانی نەناردووە کۆمەڵێ لەو وردەکاریانە هەیە ناوبەناو ئەڵێن دە ڕۆژی تر منیش هەر لە بیستنی ئەو لیجنەیە کاچم سەردانیانکە دە ڕۆژ پێشی ڕۆیشتم عینەوتیان دە ڕۆژی تر دە ڕۆژ ئەیهێنن ئەیبن بس مەوزوعی ئەمە من ئەلێرە ئێستا هەر لەم بەرنامێتەوە بووم پەیوەندی بە هەردوو برای عەزیزم کاک هەڵۆ جەباری و کاک مازنەکەم لەبەرەوەی ئەوان زۆر نیزیکن لە منڕاستی نێکەوە موقفەوە خوانە باسە ناو بەرنامەکە تەلەفۆنم بووە کە بەڵام بۆی ئینسانە لەوانەی التیزاماتی هەبێ پەیوەندی پێواکەم و ئەم دۆسەیە ئەڵگەرەڵی تەسلیمی تۆیەکەم و بەرنامێکشی بۆ بکە و بی دەرێ و با برادرانیش لە نزیکەوە ئاگادار بن ئەمە بە وەزیرەکرێ بە ئەندامی پەرلەمانەکرێ لەبەرەوە ئەوان ئەتوانن بچنە لای بچنە مەسی وزا بچنە ئەمانەی عامە لەوێ بابەتێکێ و ئەمە کتابە لە خۆیانەوە نییە بڵێ مەسەر تۆ بۆچی هاتووی ئەوەی کاک ڕێبوار هەر زۆر سەڕیحە کتابەکەی کاتی خۆی پەیوەندی تەلەفۆنی کردووە بە محەممەد سوودان شێع سوودانی ئەو وتوێتی ناوەکان بکەرە قورسێک و بیهێنە بۆ ئەمانە ئامە یعنی کاک ڕێبوار کە ئەمەی کردووە لە خۆیەوە نەیکردووە پرسی ڕابردوو لە حتى لە کتابەکەڵێ ئەڵێ بە پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ ڕئیسی بەسی وزەرا داوای ناوەکانی کردووە و لەگەڵ سەنەدێکی قانونی سەنەد قانونی چییە بێ مدیری تربیە بڵێ بەڵێ پێویستم بەم مامۆستانە هەیە بکرێت ئەم بە کتابانە بدەینە ئەو برادرانە و ئەوانیش لەوێەوە بابەتەکەی چارەسەر چکە پرسیارێکشمێ بەڕاستی دواتر من پێشنیارێکم بۆ مامۆستا پەروین چۆن لە ڕابردووە بەیەکەوە ڕۆشین بۆ بەغدا میوانی شەخ سەباحیش بووین لە بەغدا کەوتینە دوای مەلەفی ڕاگوهینە گواستنەوەی مامۆستایان ئێستاش لەگەڵ ئەم خوشکە بەڕێزە من ئامادەم و بەڕێزی ئەگەر ئامادە بێت و سەردانی کاک مازن بکەین و سەردانی کاک هەڵۆژ بکەین لە بەغدا خەمی لەو بابەتە بخۆین بۆی بڕاتە بواری جێبەجێکردن وڵات دێمەلات مامۆستا بەڵێ ئەی گەرنتی ئەوە هەیە وەکو گواستنەوەی ڕاژی مامۆستایان لە بەغاش کێشەی بۆ دروست نەکرێ ڕووی سیاسیەوە بۆن چۆن لە گواستنەوەی ڕاژی مامۆستایان کێشەی بۆ دروستکرا و نەهێڵدرا لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێ گەرنتی هەیە ئێوەش کە تێپەڕێن وەڵڵای ئێمە هەوڵی خۆمانە دەین من مامۆستا پەروین کە یەکەم خاڵباسی هیوام کرد ئەو دیاربوو نەتێ تێبینی هەبوو لەسەر هیوا من قەت بێ هیوانیمان عاجز نەبێ بەس ئەم هیوایە من وەکو خۆم زۆر هیوام داوە پێیان ئەزای چۆن مامۆستا پەروین هینەکەم بە ئیحراج بوونەکەم کە ئەو هەموو هیوایە و لە کۆتاییشە یعنی من دوێنێکە زۆر پێم ناخۆش بوو عەمید قادر تەلەفۆنێکی بۆ کردم وتی هینەکان خۆبەخشەکان لە فلکەی محافەزە شەو درەنگ لەوێ ماونەتەوە شتێکیان پێ بڵێ بشکەم بڕۆنەوە یعنی من چی پێ بڵێم بڵێم خواکەریمە شتێکت بۆکەم ئەخر ئێمە هەموو هەوڵێکمان هەوڵ بدەین بێکەوە وەرە با بچین بۆ بەغدا مامۆستاجیوانات ئامادەی بۆ ئامادەنیم کاک من دەیان جار ڕۆیشتم بۆ دەیان کەیس بەڵام ئەبێت ئەو بیئەیە بگونجێ چکە تۆ لێرەوە ئاڕۆی ئەندامێکی ئەنجومەنی ڕەنگە ئەمانە العامە من نەبینێت بەڵام ئەگەر بێت و تەنسیق لەگەڵ فراکسیۆنی یەکێتی بەڵێ بۆ چی مامۆستا شێخ سەباح لە ڕابردووە چۆن بەرنامەیەکی جوانی دانا بە هەمان شێوە داوا لێرە لە کاک مازن و کاک هەڵۆەکەم و
و دیلان خان و هەر هەموو ئەندام من پەرلەمانەکانی ئامادەمە کاوانی لە خەمی کاتێ کەرکووکان تۆ ڕێکی بخە و من ئامادەم زۆر باش هەوڵی زۆر بۆ بە دێ. کورتی کۆتا لێرەوە. پرسیار ئاکاتمان تەواو وڵێ من علی کەمال لێنەری مامۆستانی خۆبەخشم الحەق سەرەتا دەستان خۆش بێ زۆر بە کورتی کاکە باشە من پێشنیارەکەی من زۆر بەدڵە بەڵام ئەبێت خاڵبندی زیاتر بکرێت لەوانە تەنها کورد نەبێ ئەبێ عەرەب و تورکمانیش بەشدار بێت چونکە ئەو ناوانە هەر سێ پێکاتەکەیە لە ڕیاض یەکەم ناو ئەو بەڕێزە عەرەبە بە پاشان تورکمانیشی بە دوایە دێت ئەخە چی بەرم لە عەرەب مامۆستا تۆ بلە ئەنجومەنە هاوڕەکان ترت ئەخەمە کۆدەگی دروست حەزاکەمانی کرێت قسە بکەم ئەمە دوایی هاوڕەکانیشم لێم عاجز بن ینی من ڕاستە ئەنجومەن؟ بڵێ هینێکم پێیە کتابێکم پێیە بەس ئێمە کوتلەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئیمزامان کردووە کەسیکە لەگەڵمان ئیمزای نەکردووە ینی ئەم کتابە ڕۆژی کۆبوونەوە بە هەزار شێر و ڕێوی پێیانم ئیمزا کردووە ینی من ناتوانم ینی بڵێم ئێستا بڵێم وەرە تۆ وەرە لەگەڵم بەخوا باوەڕ ناکەمان کاکە کەواتە پێت وایە نایە. ئەم کتابە تەنها فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوتا لە کاکنەشەتەوە تا کۆتایی فراکسیۆنەکەی خۆمان ئیمزایان کردووە یەک کەسی کە لەگەڵمان ئیمزای نەکردووە ئەوەتانێ کە بۆ ئەمە بۆچی بووە ئیدراجیکەن بۆ تەسوید ئیدراجیکەن بۆ تەسوید بەشی قانونیمان هەیە وتی ئەمە سەڵاحێتی ئێوە پێکاتەکانی تر بە کورتی مختصری لەگەڵمان نەبوونا بەس لە کاتی کۆبوونەوە کە چوینە کۆبوونەوە طبعا دیسانەوە سەر و جۆلاکیانم گرتەوە وتم ئەمەوێت هەر بێت ئەو مەوزوعی ئینە ئیمزا بکەن لە ڕۆژی کۆبوونەوەیە ئەگە دیقەتی ئەم کتابە بدەن بەڵێ بە هەمویان لێرە لەگەڵتە لێرە لەگەڵما هەمویان ترنیا لە هەر هەستام ئەسوڵامەوە بەسەریان ئەمە مافی خۆبەخشەکانە لەگەڵمی کە ئەمە جیانکەینەوە یان لەگەڵم نید ئیمزا نەکەی ئەگە ئیمزا نەکەی بڵاو شێکەمەوە یەکسەر ئەوە بووتر ئیمزایان کرد هەمویان ئەوەی کە توانام هەموو بڵێ مەقسەدەم چییە کاکە ئەم کتابەی و دوایی کەس نەخۆی نەکا بە بەتەڵی من بۆ ساحەکە لێرە هەیە وەکو کورد بەس یەکێتی نیشتیمانی کوردستانە وەکو کورد لانی تورکمانی تێ لانی عەرەبیشی با دوایی کەس ئەم ئینجازە نەکا بەهی خۆی ئەوەی کاکڕێبوار کردی لە سەردەمی کاکڕێبوار هیچ کەسێ نەیتوانی بیکە ئەگەر دیقەت بدەی ئەها کاکە بیخوێنەرەوە ژمارەکە ئەڵێ لە خوارەوە و ئەڵێ قورسێکی لەگەڵە کتابەکە ژمارەی مامۆستاکانی تایە دەستی ئەکا بەڕیاز فازڵ وكوتاي دي بابيلان المحاضرين المجانين العاملين في المدارس التابعة لمديرية كركوك ومرفق قرص مستوى بالله سيدي بوايا يعني كتابك أكر برادراني فراكسيوني يكشيتين اجتماعي كردستان تبنيا بابا تبكن يمج بيان اويا من خوب لقال انا روم باسيه كم كات ما تاو كم تل دو دقه ما كاك يوم فرمو ڕاستی من یەک شتێکی تر هەیە کە ئەمە زۆر حەزمە کردبی لە مەگەنی لەم ڕاستی ڕەنگە بۆم بێتە شتێکی کەرکووک بۆ کورد و بە تایبەتی بۆ یەکێتی وەکو درەختێکی پیرۆزیان درەختێکی بەرهەمدار وایە فەلسەفەی مانەوەی درەختیش تەنها سەوزەی گەڵاکانی نییە بەڵکو زیندوەتی ڕاگەکەیەتی کە خۆی لە گەنجانی ئەم شارا بینێتەوە ئەگەر بێت و ئێمە نەتوانین تیونێتی ڕاگەکەی بپارێزین خزمەتی بکەین ئەو کاتە سەوزی گەڵاکەی یا سێبەری ئەو دارە هیچ بەهایەکی نامینێت کەواتە زۆر گرنگە بەر لە وەرزی خەزان بەر لەوەی گەڵاکان بوەرێت ئێمە شتێ بکەین تا ئەم ڕێگە بەردەوام بێ لە زیندوی بوو کاتم لەما ئاخر لەسەرەتا بۆ قسەت نەکرد بیدێنی و دەقەی بەرێ کاکە دیکۆ فەرموو زۆر بە کورتی هەوراز شێرزاد 3 ساڵ مامۆسای خۆبەخشم و بە حەقەت ئێمە قسەیەکی کوردی هەیە ئەڵەیە لە ڕێگە لە ماڵ خۆی تاخیرەکە لە ڕێگە ڕائەکە ئێمە ئەمەی کە ئێستا مامۆسەپەروین ئێستا ئەڵەیە ئەی بۆ چەند ساڵ نەکرا بڵێ ئەندام پەرلەمان ئەوە تا وەزیری دادمانەیە ئێمە خۆ خاوەن دەسەڵاتە لە بەغا وەزیری داد وەڵی بفوەتە فلیم بەدەستمان وەڵی دامان بووە کابرا یعنی یەکێ نەقڵە بێ لە شوێنێ بۆ شوێن هاوار کە کاک خالیجیان لێما قەومە وەڵی ئاخر قەینا مامۆسایەک ئیزافەیەک ئێستا بزانە مامۆسای خۆبەخش داوا لە هیچ لایەنێکەکە کەس خۆی بە خاڵی نەزانی ئێمە
دەستان خۆش بێت ئەیڵێمەوە جارێتر کەس ئەم کتابەی بۆمان ناکرد بۆ ئەوەی بڕۆین بەڵێ ئیستا ئەم کتابە کراوە خۆ ئەم کتابە پار نەکراوە حیاتم کاگڕێبوار چەندێکە خۆی کردوێت ساڵ و ساڵێک وەش مانگ هەش مانگە سێ مانگەم کتابە کراوە بەڵێ. ئەوی چاوەڕێی کردووە نەتیجە زۆر باش جواب مامۆستا بێتەوە دەست مامۆستا زۆر بە کورتی ئەمە ناوانە دووە ئەخرێتە کۆتایی تا حکومە تەشکیلە کراوەتە ناوەکان ڕاگەیەندرێ 7,000ەکەمە بەستە حکوومەتی بەغداد نازانم ئەو جوابم پێ نییە دەستان خۆش بێت ئەو جوابم دەستان خۆش بە سپاسانەکەم مامۆستا شتێک تێ بە کورتی بە مامەسایانی ملحەق و خۆبەشەرم هیچ کات بێئومێد مەبن دەستان خۆش بێت سپاسانەکەم ماندوو نەبن بە هیوای چارەسەر ببوورن کاتەکەمان ئەو نەبوو بخوا پێم خۆش بکەوە کاتی زیاتر ببەخشم بەڵام تەسەوڕەکەم هەموو شتەکان باس کرا سپاسانەکەم ماندوو نەبن نەشتان ساک بێت بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە بینەر بوون خواتان لەگەڵ